لەسەرم پرسە لەگەڵ میوانەکەم قسە دەکەم بەڕێز دکتۆر حوسێن ئەحمەد مستەفا مامۆستای زانکۆ و شارەزای ئابووری لە هەولێرەوە لەگەڵما. دکتۆر سپاس کە لەگەڵ کوردستان 24 ئەم بڕێک لە کورتهێنان کە خەرجی زیاتر لە داهات لە عراق بە تایبەتی داهاتی نەوتی و نانەوتی کە لە ئەم راپۆرتەدا کە بینیمان هەیە بۆچی دەگەڕێتەوە؟ بۆچی بەردەوام عراق لە کێشە داراییەکاندا پێشەنگە و چارەسەرێکیشی بۆ نەدۆزراوەتەوە؟ دەستۆش لە ڕاستیدا ئەم بابەتەیە ئەم گرفتەیەکە پێشینەی هەیە بۆ چەند هۆکارێک دەگەڕێتەوە. من هەم کێشەکە و هەم ئەو ڕاستپاردەنیە و دەغڵەتیانە بەیەکەوە دەبەستمەوە بۆ ئەوەی سوود لە ماوەکە وەربگرین. هەردوو دامەزراوەی جیهانی، سندوقی دراوی جیهانی، بانکی جیهانی، وۆڵد بانک چەندین جار ریپۆرتی تێر و تەسەلیان داوەتە کاربەدەستانی عێراق کە بۆ ئەوەی لەو گرفتە دەرباز بن پێویستە کۆمەڵێ چاکسازی بکەن. چاکسازیەکان چییە؟ یەکەمیان ئابووری عێراق لە ڕووی هەیکەلیەوە پشت بە تاکە سەرچاوێک دەبەستێت کە ئەویش نەوتە یەکێکە لە کێشەکان. لە بەرامبەردا کۆکردنەوەی داهاتی نانەوتی یا پەرەپێدان بە کەرتە جۆرا و جۆرەکان زۆر لاوازە، کەرتی تایبەت ڕۆڵێکی وەکو پێویستی نییە یاخود بڵین لە ئەولەویەت لە پێشینەی پەرەپێدانی کەرتە ئابوووریەکان نییە کە ئەمە گرفتێکی کەیە. خاڵێکی کە نەبوونی توانستی بەڕێوەبردن یاخود بەهێزی گەندەڵی بە قەبارەی گەورە وای کردووە کە داهاتێکی خەیاڵی لە دارایی عێراق بە فیڕۆ بچێ. خراپی بەڕێوەبردننی دارایی گشتی لە عێراق دۆسەیەکی ئاڵۆزە نەتەوەیە گرتوەکان دام و دەستگاکان تێبینیان لەسرە کە ئەوە وای کردووە ئەم کورتێنانی لێ بکەوێتەوە. لە هەموو ئەمانە خراپتر دیدێکی نیشتیمانی نییە یاخود بڵین هەردوو سیاسەتی دارایی و نەختینەی بۆ خزمەتی ئابوووریەکی ڕاستەقینە ئابوووریەکی تۆکمە بەکار ناخرێن. ئەوە کۆی ئەو بابەتانەیان ئەو هۆکارانەیە کە وای کردووە ئەم دۆخەی لێ بکەوێتەوە بەداخەوە ئاماژەیەکی دڵخۆشکەر یا ئاماژەیەکی ڕوون نییە پێمان بڵێ کە عێراق دەواازەی دەرچوونی لەو بارودۆخە هەیە. چکە بەڕاستی ئەگەر ئێمە تەماشا داهاتی نانەوتی بکەین تەماشا دەکەین سەرچاوەکانی داهات لە دەست دەوڵەت خۆیدا نییە. بۆ نمونە یاسای بازێکی پێشکەوتوو بە دیجیتاڵی کراو نییە کە هەردوو دامەزراوی سندوقی دراوی جیهانی و بانکی جیهانی ئەو ڕێنمایان داوەتە. حکوومەتی عێراقی دەواازە سونووریەکان لە بینی گروپی میلیشیایی دابش کراون. هەموو ئەمانە ئەم دۆخەی لێکەوتەوە. زۆر باشە دکتۆرەمە چ مەترسێک بۆ سەر داهاتووی بارودۆخی دارایی لە عراق بە گشتی دروست دەکات ئەگەر بەم شێوازە بەردەوام بێت لەبەرەوەی کە ئیتر ماوەکی تەگەر پەرلەمان دەست بەکار بکاتەوە بە یاسای بودجەجارێکی دیکە لە پەرلەمانەوە باسی لێوە بکرێت و ئەم بابەتانەی کە ئێستا هەیە ئەبێت لەوێ چارەسەر بکرێن. ئەم مەترسیانە تا چەندە پەرە دەسێنێت؟ خۆی تاکە هۆکار کە وای کردووە بارودۆخەکە نەتەقێتەوە زۆر گەورە نەبێ ئەویش ئەوەیە تا ڕادەیەکی باش بازاڕی نەوتی جیهانی جێگیری پێوە بووە بە خۆیەوە بینیوە لە هەر گۆڕانێک لە بازاڕی نەوتی جیهانی دابەزینی نرخەکان یا گرفتێکی ئاسایشی لە ناوچەکە دروست ببێ ئەو کاتە بارودۆخێکی نەخوازرا و دێتە گۆڕێ دێتە ئاراوە. بۆ ئەوەی ئەوە ڕوونەدات ئەبێ کاربەدەستان دروستکەرانی یاساکان پەرلەمان بەجددی چاکسازی ئابووری بخەنە ڕۆژەفەوە. لەوانش پەرەپێدانی کەرتە ئابوووریەکان کەمکردنەوەی ئەو خەرجیانەی کە پێویست نین کارکردن بۆ هەیکەلی گۆڕینی هەیکەلی ئابووری عێراقی لە یەک تاکە سەرچاو بۆ سەرچاوی جۆرا جۆر. با من نمونەیەک بێنمەوە بابەتەکە دەوڵەمەند بکەین. ئێمە لە ساڵی 11 ساڵە دەیەکە زیاتر لە دەیەکە ئەم گرفتەمان هەبووە. خۆشبەختانە توانیمانە پشتبەستن بنەوت تا ڕادەیەکی زۆر کەم بکەینەوە سەرچاوە جۆرا جۆرەکانی پارەدارکردنی داهاتی گشتی پەرە پێ بدەین کەرتە ئابوووریەکان چالاک بکەین. ڕاستە ئێمە خەرجیمان هەیە بەڵام خەرجیەکان بۆ پەرەپێدانی ڕاستەقینەن بۆ پرۆژێر ژێرخانین بۆ تۆڕی ڕێگاوبانی سەردەمین بۆ دروستکردنی بەنداون بۆ پەرەپێدانی پیشەسازین. عێراقیش دەتوانێت ئەمیشانە بکە هەتاکو ئەمە نەبێتە بەرنامەی کاری پەرەپێدانێکی ڕاستەقینە ئێمە
ئەم گرفتانە بەردەوام لە ئارادا دەبێت. زۆر باشە دکتۆر، دیارە کە عراق چەند ڕێکاری خستەتە ڕوو لەوانە کەمکردنەوەی خەرجیە ناپێویستیەکان، بەڵام ئەوانەی کە پەیوەست نین بە موچەوە واتە مەترسی ئەوەش هەیە کە ئەوانەی کە موچیان بڕێکی کەمەوەکو چاودێری کۆمەڵایەتی و بەشەکانی دیکە موچەکانیان ببردرێت. لەلایەکی دیکەوە داوای دانانی باجی لەسەر کاڵە هاوردەکراوەکان و هاوکات سنووردارکردنی کڕینی کەلوپەلی ناپێویستی کردووە. ئەمە دۆخەکە چارەسەر دەکات؟ بە باوەڕی من نەخیر، چونکە هەموو ئەم لێدوانانە ڕووکەشن، لێدوانن ناچنە بواری کردداریەوە. ئەم گرفتە دەمێکە هەیە بەردەوام حکوومەتی عێراقی یاخود کەرتی گشتی هەڵاوسێ قەڵەو دەبێت لە قەبارەی خۆی زیاد بەرەو مەترسی دەچێت لە ئەوەش لە ئەنجامی داواکاری گروپە جیاوازەکان کە داوای دامەزراندنێت لە ڕاددە بە دەردەکەن. ئەوەی کە لە عێراق ڕوودەدا ساڵانە بە ملیۆنان خەڵک دادەمەزرێ و موچەی بۆ دەبڕێتەوە بۆی وەلا بۆ خۆیان دروستکە. نەمە گرفتێکی گەورەیە. سەرێ ڕای ئەمانەش عێراق وڵاتێکی بەرخۆرە، کۆمەڵگەیەکی بەرخۆرە، کۆمەڵگەیەکی بەرهەمەیە نییە. یعنی ئەمە تۆ ناکرێت چاوەڕوانی ئابوووریەکی چالاک تۆکمە بکەین بێ ئەوەی کەرتە ئابوووریەکان لە چالاکی خۆیان دابن. لە عێراقدا ئەمڕۆ هیچ شتێ بەرهەم ناهێنەرێ. بەداخەوە لە هەموو ئەوانە مەترسیدارتر دیدێکی نیشتیمانی، سیاسەتێکی نەختینەی، پەرەپێدانی ڕاستەقینە، سیاسەتێکی دارایی دروست نییە کە ئاماژەی دڵخۆشکەرمان بداتێ. زۆر باشە، زۆر سپاس دەکەم بەڕێز دکتۆر حوسێن. بەداخەوە ئەمانە وەکو قسە و ڕاگەیاندن دەمێننەوە. بەڵێ دکتۆر حوسێن ئەحمەد مستەفا، مامۆستای زانکۆ و شارەزای ئابووری، زۆر سپاس کە لەگەڵ کورد و ساڵی 24 بووی.